ژمارەیەک ئارەزوومەندی کچ و کوڕی دارەی سۆرانن. بەشدارن لە 5 خولی پیشەی جیاواز. بەڕێوەبەرایەتی کار و ڕاهێنانی پیشەی سۆران دەیەوێت لە ڕێگای ئەم خولانە بەشداربوانی بکاتە خاوەنکاری سەربەخۆ. درەخشان خەڵکی ڕواندزە تاکە کچە بەشدارە لە خولی کارەبایی. لە دوای تەواوکردنی ئەم خولا پڕۆژەی تایبەتی دەبێت. منیش وەکو ئافرەتێک توانیم بواری خۆم بدۆزمەوە لەناو ئەو کۆمەڵە گەنجانە. شتێکی زۆر باشە خاستن لۆ ئافرەت، یعنی بوێری خۆیان پێشاندن، کاری دەستی خۆیان پیشاندن. ئەمە بۆ چاومان لە پیاوی دەرەوە بیان وەستای کەسێکی تر لۆ لە ناوماری خۆمان ئیشی خۆمان نەکەی. لۆ نمونە هەم لە ڕوویداهاتیش لۆت ئەگەڕێتەوە. گەشت و گوزار و درومان دوو خولی ترن کە ڕێژەیەکی زۆری ئافرەت تێیدا بەشدارە. من وەکو قوتابی خۆم بەخۆشحاڵ دەزانم کە بۆ ماوەی 45 ڕۆژ لە خولی گاسترۆنۆمی بەشداریم کردووە لێرە. تەبان ئەم خولە سوودی ئەومان پێگەینی کە چۆن سلکی گەشت و گوزاری لەم ناوچەیە بەرەو پێش بردێ و لە ڕووی ئەکادمیەوە زات لە بابرێن لە دیوی بازارەوە و چ لە دیوی کەسی گەشتار کە سەردانی ئەم ناوچێ ئەکەن. من لێرە وەکو قوتابیەک بەشداری خولی دوورمانم کردیە بۆ ماوەی 45 ڕۆژ بەردەوامە بین لەو خولا. ئامانجم ئەوێ لە دوای ئەو خولا ئەمنیش سوود بە کەسانی دەوروبەری خۆم بگەین و وە پرۆژەی تایبەت بە خۆم هەبێتن. وەرشەی مۆبایل چاکردنەوەیە. لێرە ڕۆژانە بە شێوەی تیۆری و پراکتیکی ئارەزوومەندان فێری چاکردنەوەی مۆبایل دەکرێن. ومان بەخۆشحاڵ دەزانین کە جارێکی تر توانیمان خولێکی چاکردنەوەی بەشی سۆفتوێری مۆبایل بکەینەوە کە پێکاتوە لە گۆڕینی پارچەکان و چارەسەرکردنی هەموو ئەو بابەتانێک کە لە ناو مۆبایلدا هەیە. هەستان بە وەرگرتنی 15 بەشداربووی فێرخواز بۆ نمونە کە لە شارەکانی دەوروبەر هاتوونە لە شاری ڕەواندز و خەلیفان هاتوونە بۆ وەفێ لە پیشەیەک ببن بتوانن بژێوی ژیانی خۆیان پێدابین بکەن و ببێتە میهنەیەک بۆیان لە بێکاری قورتاریان ببێت. لە دوای کرانەوەی ئەم بەڕێوەبەرایەتیە ئەمە 125مین خولی پیشەییە دەکرێتەوە و 1800 کچ و کوڕی سنووری دارەی سەربەخۆی سۆران تێیدا سوودمەند بوونە و بۆ داهاتوش خولەکان بەردەوامیان دەبێت. بەڕێوەبەری کار و ڕاهێنانی پیشەی سۆران وەک مامۆستای خول چۆنیەتی CV پڕکردنەوە بۆ ژمارەیە خاوەن پێداویستی تایبەت دەڵێتەوە. ئێمە 5 خۆلی پیشەییمان دەست پێ کردووە. لەم 5 خۆلانە 75 بەشدار بوو سوودمەند دەبێتن کە 3 خۆل لەم خۆلانە بە هاوکاری و هەماهەنگی ڕێکخراوی ڕوانگە بەڕێوە دەچن و جگە لەمە کە خۆلەکان بۆ ماوەی 45 ڕۆژی کردداری دەبێتن. لە دوای وەرگرتنی خۆلەکە ئەوان بۆ ماوەی 6 مانگ دەچنە سەرکار بە موچەیەکیان پێ دەدرێت لە کەرتی تایبەت ئیش دەکەن و دوو خۆلی ترمان هەیە کە خۆلی مۆبایل و کارەبایە. ئەم دوو خۆلە بە هاوکاری و هەماهەنگی ڕێکخراوی UNDP بەڕێوە دەچن و خۆلێکی تریشمان هەیە کە تایبەتە بە خەوان پێداویستی تایبەت کە ئەمڕۆ دەست پێ دەکاتن. خۆلەکە بۆ ماوەی 3 ڕۆژ دەبێتن. خۆلی CV وەردەگرن 15 بەشدار بوو سوودمەند دەبێتن. ئەم 15 بەشدار بووە دوای ئەم 3 ڕۆژە لە کەرتی تایبەت شوێنیان بۆ پەیدا دەکەین کە بۆ ماوەی 6 مانگ لەم شوێنانە ئیش دەکەن و بەڕەپارەیەکەن وەک موچە مانگانە پێ دەدرێت لەلایەن 150 لەلایەن ڕێکخراوی ڕەوانگە بە 150 تر لەلایەن کەرتی تایبەت ئەو شوێنە کە لێ داوام دەکاتن پێی دەدرێت. ڕێکخراوبیانی و ناوخۆیەکان لەم چەند ساڵی ڕابردوو سپۆنسەر و پاڵپشتیدارایی تەواوی ئەم خولانەیان کردووە کە لەم بەڕێوەبەرایەتیە کراونەتەوە. محەممەد ئامۆکەی زاری کرمانجی سۆران.